ئەمڕۆ مەسرور بارزانی راوێژكاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە میانی پێشوازییکردنی لە ئالمه كاتۆ هەڵسوڕێنەری كاروبارى بالیۆزخانه فلیپین لە عێراق ئاماژەیدا بە گرنگی پەیوەندی ئابووری و كادیمی و كلتووری لە نێوانی هەردوو گەلی هەرێمی کوردستان و فلیپین و هاوكاریكردنی هێزەکانی پێشمەرگە لە شەڕی دژ بە تیرۆریستانی داعش. لەو دیدارەدا باسلا پێشڕەویەکانی ئەم دوایی هێزەکانی پێشمەرگە لە میحوەری ڕۆژهەڵاتی مووسڵ کرا بە سەرکەوتنێکی گەورە هەڵسەنگێنرا لەو بارەشەوە ئالمه كاتۆ ڕایگەیاند بە ناوی حکوومەتی وڵاتەکەمان دەستخۆشی ئەو سەرکەوتنەتان لێ دەکەین. هەروەها ئاماژەی بەوەدا کە ئەوان بەردەوام شتی زۆر لەگەلی کوردستان فێر دەبن بەوەی لا هێڵی پێشەوە لەبری هەموو جیهان دژ بە تیرۆریستانیش داعش دەجەنگن. هەروەها ئەوەشی ئاشکرا کرد کەوا فلیپین ئامادەی مەشق و ڕاهێنانە بە هێزەکانی پێشمەرگە وەک بەشێک لە شەڕی تیرۆریستانی داعش. لە بەرامبەریشدا مەسرور بارزانی سوپاسی کرد و ڕایگەیاند کە پێویستە فلیپین با یارمەتیدانی هەرێمی کوردستان ڕۆڵی خۆی لە شەڕی دژ بە تیرۆریستان بگێڕێت و ڕایگەیاند. سەرەتا داعش لە عێراق سەری هەڵدا و لە سووریا گەشەی کرد، پاشان سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقای گرتەوە بۆ تا هەڕەشێکی جیهانی. هەروەها باسی لە بارودۆخی هێڵی پێشەوەی شەڕ کرد کە پێشمەرگە توانیویەتی پاشەکشە بە داعش بکات و ناوچەیەکی زۆری لێپاک بکاتەوە، بەڵام ئەو چەکەی لەدەست پێشمەرگەدایە وەک پێویست نییە.